سەرەتا بەنای خوای گەورەم هیرەبان من بناردەوە لەگەڵ هاوڕێکەم سمەیەتوانە ئەو سیمینارمان ئامادە کردیەکە و سیمیناری توێژینەوەکی زانستیە لەژێر ناونیشانی Enhanced Oximeter Accuracy Evaluating Temperature Nail Polish Artifact and Shielding Factor Through Measuring Data واتە هەموو ئەو کارە ناوکی و دەرەکیانی کاریگەری دەکەنە سەر جیهازی پڵس ئۆکسیمیتەر بەستە پێشتی زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەر مامۆستا عەبدوڕەحمان ئەسڵافی سەرەتا لە ئاوتلاینەکە دەست پێ دەکەم ئاوتلاینەکەمان سەرەتا ئەکسپتانسەکەمان نیشان دەدەم و دواتر پێتان دەڵێم کە پڵس ئۆکسیمیتەر چییە و پرینسیپڵی ئیشکردنەکەی چۆنە و هەروەها لە خاڵی سێم ئاماژە بۆ دەکەم کە چۆن داتامان وەرگرتووە و دواتر فاکتەر ئەفکتەکان چییە کە کاریگەری لێ دەکاتن و ڕفرەنسەکان نیشان دەم سەرەتا ئەوە ئەکسپتانسەکەمانە کە بەشداریمان کردووە لە فیفت International Conference Biomedical and Health Science لە کەمپەسی زانکۆی جیهان بەشداری هەرێکە لە زانکۆیەکانی واشۆ لە پۆڵەندا و زانکۆی بابل سەرەتا لەو دەست پێ دەکەم کە پڵس ئۆکسیمیتەر چییە پڵس ئۆکسیمیتەر و ئامێری بەکاردێت بۆ پێوانەکردنی ڕێژەی ئۆکسیجین ساتوڕیشن Oxygen saturation SpO2 ئەو مێژەرەیەکە پێ دەڵێ how much oxygen in your blood carrying بە پرسنتێجە هەروەها ڕێژەکەی با یعنی واتە بە ڕێژەی سەدی پێمان نیشانداتن و نۆرمالەکەی لە بینی 95% و کۆمپۆننتی جیهازەکەی عادەتەن پێکاتیە کە لە فۆتۆ سەرەتا LED سلایتە و لە خوارش فۆتۆ دیتێکتەرێکمان هەیە کە دیتێکتی دەکاتن LED سلایتەکە ئەوەی کە دەری دەکاتن ئیمت دەکا red and infrared light و red and infrared بەڵام لێرەدا یەک پوینتێک دەمێ ئاماژەی پێ بکەم ڕێدەکە 660 نانۆمەتر دایۆدە بەڵام ئینفرارێدەکە 940 نانۆمەتر دایۆدە لە هەندێک ڕفرەنس بە شین هەندێک بە مۆر هەرێکیان بە ڕەنگێک ئاماژەی پێ دەکەن بەڵام لەبەر ئەوەی دەستەر و بینایی مرۆڤ ناتوانێت ئەو ڕەنگە ببینێت ئەوە تەنها وەکو ئەو لێر دەنەوەکەمە بزانین وەکو ئاماژە پێکردنێکە نەک مەبەستی ئەو کە ڕەنگی شین دەردەکە چونکە لە ئامێرەکە تەنها ڕەنگی سوور نیشاندات چونکە ڕەنگی سوور لە بینایی مرۆڤە هەروەها infrared lightەکە absorbed by oxygenated hemoglobin و red light absorbed by deoxygenated hemoglobin هەروەها ئەگەر هیمۆگلۆبینەکە ئۆکسجینی هەڵگرتی ئەوە بتە ئۆکسجینێت بەڵام ئەگەر ئۆکسجینی هەڵ نەگرێتە deoxygenated hemoglobin و هەروەها ئەو ڕەنگانە واتە ڕێد ئەن ئینفرارێت بە پەنجەکەدا تێدەپەڕن و هەرێکیان لەلایەن ئۆکسجینێت ئۆر دیۆکسجینێت هیمۆگلۆبینەوە هەڵدەمژن و دواتر لەلایەن فۆتۆ دیتێکتەرەکەوە دیتێکت دەکرێتن پرینسیپڵی ئیشکردنەکەی پرینسیپڵی ئیشکردنی پڵس ئۆکسیمیتەر لە ڕووی فیزیاییەوە بە بیرسلۆیە واتە کۆنسنتریشنی ئەو لایتانی کە ئەبسۆرب دەکرێتن ئەبسۆربی ماتریالەکە دەکەن دیاری دەکاتن کە چەند لایت ئەبسۆرب کرایە how much light is absorbed SpO2 نۆرمالت ڕێنجەکەی لە بینی 95 لە بۆ 100% سەرەتا لێرەدا تەمشای بکەن 0%ە واتە هیچ ئۆکسجینێکی هەڵ نەگرتیە بەڵام لە وێنەی دووەم 75% واتە 75% ئۆکسجینیان هەڵگرتێ ئۆکسجینەیت بوونە بەڵام لە وێنەی سێمدا 100% ئۆکسجینێتن چۆن داتامان وەرگرتووە how data is obtained ئەمە داتامان وەرگرتووە لە 294 کەس لە هەردوو ڕەگەز male and female و لە منداڵی قوتابخانە و نێل پۆلیش لەبەر فاکتەری نێل پۆلیش بزانین ئایا نێل پۆلیش کاریگەری هەیە لەسەر جیهازی پڵس ئۆکسیمیتەر لەسەر ئەکورانسی واتە سنسەر ئەکورانسیەکە هیچ کاریگەری لێ دەکاتن هەفت ڕەنگی جیهازمان بەکارهێنەیە red dark and white yellow brown blue و لەبەر کاریگەری تمپرچر بزانین هاتینە 4 دیفرنس بێکەریمان وەرگرتیە و لەبەر کاریگەری electromagnetic field بزانین power density of microwave oven electric and magnetic field لە بۆ cell phone لە بۆ مۆبایل مەبەستن و internet FTTH و electric heater ئەو کاریگەریە لە شوێن دەکەی بۆ نمونە لە نەخۆشخانەکان یان لە ناوەندی تەندروستیەکان بۆ نمونە کاتێک دەمانێت ڕێژەی ئۆکسجینێتی کەسێک بزانین بەکارهێنانی پڵس ئۆکسیمیتەر لە ڕێژەی ئۆکسجین ناوخوێنی ئەو مرۆڤە بزانین بەکارهێنانی پڵس ئۆکسیمیتەر بۆ منە لەوانەیە پزیشکەکە مۆبایلی ناوگیرفان بیتن یان لەو شوێنە ئینتەرنێت دانراویزی کە نزیک سۆرسی ئینتەرنێتەکە بین بۆ نمونە یان لە ماڵەوە مایکرۆویف ئابزانین ئەوانە هیچ کاریگەری لێ دەکاتن یان هیچ کاریگەری نێو ڕێژەی ئاسایی خۆتی کە لە دواتردا ئاماژەی پێ دەکەم هەروەها ڕینگ فینگەر ئایا بزانین کە ئەو کەسە ئەنگوستی لێیان ئەڵقەی دەست بیتن ئایا هیچ کاریگەری لێ دەکاتن ئەوەش لە کاتی وەرگرتنی داتا لە قوتابخانەی چواس و ئامادەی کارە ئەوەش لە کاتی وەرگرتنی داتا لە مایکرۆویف ئۆڤن سەرەتا فاکتەر ئەفێکتەکان کاریگەری لێ دەکاتن یەکەم فاکتەر کە ئاماژەی پێ دەکەم نێل پۆلیشە
nail polish especially dark color حتى بتابتي أو رنجاني كداركن دتواني absorb لايتك بكات و effect accuracy سر accuracy reading كمان بكاتن سرتا standard value of measurement ك SpO2 نوت حفوين بستبنزا وتابعوي hit يعني رنج كمان بكاري نابي وسرتا لو همو كسكان مقياس كده لو هني برسن لبرت بوينتي لقنا نوت حفوين بستبنزا بلام لأمريكا فقط جماري تعود لاتن أو لبر أوي مين فالومان وقتو أتبوكم والله خانم من أنزام دا ومين فالومان وقتو لبر أوي رجي رجي eroration man كمبيتو سرتا black and white SpO2 همان كاريجرين هي أو همان أو يساوي thermodynamic ما ببير دين توا ك black and white همان كاريجرين هي و brown نوت حفون شستو هشتا بلام ليردا رنگی سور نتایم بلن کمترین کارگری هیا ودا رجی ستاندرد والو كمان لو أو نفرانه نوت حفون بسمنزا بلام رجی که اتو رنگی سور بکاربین نوت حفون سه أو حالة ليرة كوب بدر دكيتنا من خاصة لو شو يعني كنا خوش خانة كان يعني حالتي أو يعني فريا جزارية بمنا كسكاكا توش الردا وجبوا بوي بنينو كخان مك أي خلا ناتوني حالة دوان شي نينوك لبكينوا بلان دبي أجمع لو بك كارجري دكات السري أو أقرب ما نيتن الرجل أو إيراري كم بكينوا أو لو حالة تواني بنزي أو خان ما ببيتساون وبخنيا نو أميري pulse oximeterka واتلا جاتي وسرتا لايتك بنينو جيب كيوتن أو دارا بيتساونو بيتن لبرو كاريجري temperature بزانين تشوار difference بكريمان داتا مالي ورقرتوا سرتا ليرزا أما لو temperature دو حالات من هي يان vasco construction يان vasco dilation أجر vasco construction بيتون واتنا ring blood vessel لكان واتا blood vessel لكانت تسق دبنوا أولو حالتي كtemperature كان نزم بيتن cold temperature بيتن بلا vasco dilation لو حالتي كويدينج blood vessel لكان روداتن واتا blood vessel لكانت فرعون دبيتن blood vessel لكانت فرعون دبيتن أولو حالتي أجرتو بلاقي منك برز واتا بلاقي من أوش إنك إيش اللي ذاك أو environmental لو حالتها برز بيتن warm temperature بيتن أو ويدينج blood vessel لكان زيادة فرعون دبي blood vessel لكان فرعون بيجمع خوين نوكي كم تر دبيتن بلا ما بيتساونو أجر شو إنك تساعدي بون من اللي داسي واش بليسيوزي واتلا تاوت لك كم ترى أولو حالتك زيادة خوين توا رجي رجي SpO2 وكا لقل بلاقي بيتساوانا بوتشا وليردا واتا حتى وكو بلاقي كمان أو شو إنك لينا برستر بيتن SpO2 كمان كم تر دبيتن أو جدو حالته لا for example بمنا لجوري عمليات كتيرة environmentك ساردة أو وادا كاتن مادام environmentك ساردة SpO2 كان رجي حقيقي خوي نشان ناداتن واتالي لو حالتش هاد irrational روداتن حالة روداتن لخوينوي SpO2 artifact كان أعرف زاني أو artifact أنا كلير ده أما جمع بيكردو هلك لو artifact أنا بدوري 5 سنتيمتر للسورس كمان دنا صرت أول standard أو normal SpO2 نوتوش بوينتي واش ديسنا ليرا من فالوم مكانية ببي هيت كاملة وكارجرياني لسربيتن همو أو فاكتور أنا بدوري 5 سنتيمتر ل جهاز pulse oximeter مدنا وكاتك قياسي SpO2 ما بيكرديا هيتركا أو مايكرويف كبخمان زي مايكرويف electromagnetic field ده قاعدة electric كمان بتاني قياس كردي أو magnetic كمان بتاني قياس كردي ودوات الموبايل ودوات الإنترنت دبينين كأول كزورترين كاريجي هبوا واتا زورترين يعني كم كرنوي هبوا أيش مايكرويف بلام بمودين مغناطيسية واتلا مغناطيسية بلام الإلكتريكية يقدروا شيء كمينة كرتو دوات الإنترنت دوات موبايل دوات المايكرويف إلكتريكي أو زهيتر لبر أكسجين غاز كان وثم molecular كان O2 interact ده كان لقل electromagnetic field now through magnetic field دي magnetic moment all how to absorb the كلا microwave كا أوي وده كاتم كا electromagnetic كا يعني كما قلت مان electromagnetic field ده بلام أوي وده كلا magnetic زيادة ده بزيو كل electric كا زرتا ring finger بزانين أنجستيلا يعني ألقى هيت كاري جري دكات السري واتا بيشنتك مالواتي أنجستيلا لدستا لدستي بكاتو يعني احتياجية هرب بنزيو بيتن أما هاتنا ليردم تانو ليرا من فالما كومالا كاسما وقرتو كأنجستيليان لدست بوا همان أو كومالا كأنجستيلا كان يندانا أجر لدستي بيتن with ring finger أو رجع كدا بازيتن نوت 6.5 بلام همان أو كسانة كأجر أنجستيلا كان لدست بيتن رجع كي برزبتو بو نوت 0.4 بنزيكي كاتا رجع كان زور كاريجرين هي بويا ما أمشجاري من أويا كأجر بيجوي بيانا كنا رجع SpO2 واتا pulse oximeter بكاربينين أو أنجستيلا كي لدست بكاتوا شنك أنجستيلا ألقى داتون interfere with the sensor ability accuracy
ئەتوانی کاریگەری بکاتە سەر ئەکورانسیەکەی سەر ئەکورانسیەکەی. ئایا بزانین هیومن هایت، ئایا بزانین بەرزی باڵای مرۆڤ واتە مرۆڤێکمان هەیە کە باڵای درێژ بی، یەکمان کە کورت بیتن، ئایا هیچ کاریگەری دەکاتە سەر هیومن هایتەکەی؟ ئیفکتی هیومن هایت ئەکورانسی SpO2 تەنها بەند نییە لەسەر درێژی مرۆڤ، بەڵام درێژی باڵای مرۆڤ ینی بەرز ینی مرۆڤێکمانەیە کە درێژ مرۆڤێکمانەیە کە کورت بیتن ئەوە لەوانەیە کاریگەری بکاتە سەری لەبەرتن لەبەر تۆلەر هیومنەکان maybe larger lung capacity, more efficient بۆ respiratory بۆ ئەندامی هەناسە respiratory system and leading to a better oxygenated. هەروەها لێرەدا ئاماژەوان پێ کردووە هیومن هایتەکان لە نزمەوە بۆ بەرز ڕۆیشتوونە و تەماشا دەکەین بۆ شێوازە هاتوتە خوارد. ئەمە لێرەدا یاساکمان دەرچەوە وای یەکسانە ناقص 0.463 لنی x زائداً 98.525 واتە لە شوێنی ئەو x هەر کام لە هیومن هایتەکان دابنین ئەوە توانین ڕێژەی ئەکورانسی ڕێژەی SpO2 مان لە بۆ دەربسی وەکەوی لەو یاسایە لەومان دەرچەوە بۆ شێوازە هەدێتە خوارێ واتە بە شێوازێکی لن. ئایا بزانین time of the day، ئایا بزانین کاتەکانی ڕۆژ کاریگەری لەسەر SpO2 واتە لە بەیانیان قیاس بکەین یان لە ئێواران و ئایا ستانداردی جیهانی چۆنە؟ بەخۆی لە ستانداردی جیهانی ئاماژە بەوە دەکاتن کە ئەڤرێج بە شێوەیەکی ئەڤرێج ئۆکسجین ساتوڕیشن لە شەودا بە شێوازێکی نزیکەی 96%. بەڵام بێگومان لە شەودا ڕێژەکە دەبەزێت سکوت لەبەرەوەی لە ڕۆژ ئەوهەمە ئەکتیڤیتێت ئەنجام دێ بێگومان لە شەودا دەبەزیت و لەوانەیە and the level of the oxygenate may be rise a little bit in the morning. ئەو ئەمە داتەمان ئەمە ئەنجامان دەیە کە ئایا بزانین لە ستانداردی جیهانی بە ئەڤرێج 96 لە شەودا ئایا بزانین لە هەولێر بە هەمان شێوەیە ئەمە کە ئەنجاماندا لە هەولێر بووە 95.8 واتە زۆر نزیک لە ستاندارد واتە بە نزیکەی هەر لە ستانداردە و لە مۆرنینگ بۆ هەمان کەسەکان بێگومان ئەو کەسان کە لە مۆرنینگ ئەنجامدێ بە هەمان کەس لە نایت ئەنجاماندایە لە مۆرنینگە 97.4 بووە ڕێژی ئۆکسجین ساتوڕیشنی بەڵام لە شەو ڕێژەکە دابەزێ بۆ 95.8. ئەوەش ڕفرەنسەکانمانە ئەوەش بڕوانامەی بەشداریکردنمانە کە سیمینارەکەمان ئەنجامدایە لە کەمپەسی زانکۆی جیهان لە فیفت ئینتەرناشنال کۆنفرەنس. ئەوەش بڕوانامەی بەشداریکردنمانە لە چوارەمین کۆنفرەنسی گرانتی نێوخۆی زانکۆی. سپاس بۆ گوێگرتنتان.